کۆمیسیۆن لەسەر نامەکەی سەرۆکی هەرێم هاتە وەڵام. چوار داواکاریەکەی پارتی لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکلا کرایەوە. ئایا دوابڕیاری ئەو حیزبە لەسەر هەڵبژاردن چی دەبێت؟ ئەمڕۆ بە فەرمی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەسەر یادداشتێکی چوار خاڵی نێچیر ڤان بارزانی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هاتە وەڵام. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە وەڵامی داواکاریەکانی سەرۆکی هەرێمی کوردستاندا ڕایگەیاند ژمارەی کورسیەکانی پارێزگای هەڵەبجە زیاد ناکەین و سێ کورسی ئەو پارێزگایەوە خۆی دەمێنێتەوە. دەژڵێت گرفتی خوێندنەوەی پەنجەمۆری دەنگدەر ئاساییە و لە 15% تێنەپەڕیوە. لەبارەی دانانی کارمەندی تایبەت لەلایەن سەرۆکایەتی هەرێم بۆ چاودێری پرۆسەی کاروباری ئەلکترۆنیەکانی دەنگدان کۆمیسیۆن داواکەی ڕەت کردوتەوە و ڕایگەیاندووە هەرچی تایبەتە بە کارمەندی پسپۆڕی تەکنەلۆژیای زانیاریەکان ئەوا کۆمیسیۆن کارمەندی تەکنیکی خۆی لە هەموو پێکاتەکان هەیە و دەتوانن ئەرک و کاری تەکنەلۆژیای تایبەت بە هەڵبژاردن ئەنجام بدەن. کۆمیسیۆن ڕاشی گەیاندووە دوای 24 کاتژمێر لە دەنگدان ئەنجامی بەرایی ڕادەگەێنرێت لەسەر ئاستی پارت و بەربژێرەکان و لە ماڵپەڕی کۆمیسیۆن بڵاو دەکرێتەوە. بە گوێرەی ڕاگەێنراوی کۆمیسیۆن دوو پارتی سەرەکی لە هەرێم لیستی کاندیدیان پێشکەشی کۆمیسیۆن کردووە کە نازاندرێ مەبەستیان لەی پارتی و یەکێتیە یان لایەنی دیکە. هەر ئەمڕۆ مەسعود بارزانی ڕایگەیان خوازیاری بەڕێوەچوونی هەڵبژاردنین بەڵام دوور لە دەزوەردانی دەرەکی و بڕیارە سیاسیە مەبەستدارەکانی دادگای فیدراڵی و کە ئامانج لە شکاندنی پارتی بێت. بە گوێرەی زانیاریەکان دوای ئەوەی بۆی دەرکەوت هیچ دەستکەوتێکی نابێت پارتی لە بایکۆتی هەڵبژاردن پەشیمان بۆتەوە و دەچێتە ژێر باری بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر هەڵبژاردن.